ئێرە بەردەکی سەرایە کە باس لە ڕووداوەکانی هەفتەی شوبات دەکەی دەبێت ڕاستەوخۆ باس لەم گۆڕەپانە بکەیت. لە ڕۆژی هەفتەی شوباتی ساڵی 2011 سەرەتای ڕووداوەکانی هەفتەی شوبات بە گرتبوونەوەیەکی هێمنانە لێرە دەستی پێکرد. بۆ ڕۆژانی دواتریش ئێرە بوویە مەیدانی سەرەکی دەربڕینی ناڕەزایی و خۆپیشاندانەکان. لە دوای دروستبوونی بارگژیەکان لە لقی چواری پارتی دیموکراتی کوردستانەوە تەقا لە خۆپیشاندەرەکان دەکرێت. شەید ڕێژوان یەکەم شەیدی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات لێرە شەید دەکرێت. لە ماڵی شەید ڕێژوانین یەکەم شەیدی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات لەگەڵ باوکی شەید ڕێژوان حاجی عەلی یاخود وەستا عەلی گفتوگۆیە دەکەین دەبارەی وردەکاریەکانی ڕووداوەکانی ئەو کات. ئەم کاتە باش حاجی عەلی زۆر سپاس بژیت. سەرەتا ڕاستەخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم زۆر کەس لە کاتی باسکردنی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات باس لە دکتۆر بەرهەم دەکەن. حەزەکەین هەندێک وردەکاریمان لە زمانی خۆت گوێ لێ بێت وەکو باوکی شەید ڕێژوان. بە حەقیقەت دکتۆر بەرهەم ئەو کاتێک کە ڕێز و زەرا بوو لە هەرێمی کوردستان ئەم پیاوە بە حەقیقەت ئیشی کردووە. کاتی هەفتەی شوبات ڕوویدا شەوی هەژدەیمان گەیشتە ماڵی ئێمە سەردانی کردین ئەو پڕی ڕێز و حورمەتمان لێگرت و پێی وتی من بم بارودۆخە پێم ناخۆش هاتوومەتە خزمەتان حەزەکەم بە شخۆ شێوەش کە سەردانم کردنایە بەزیتر قەدەری خوا جواب بووە ئێمەشمان بەخێر بێ سەر چاوەکانمان وەزعەکان بۆ ڕوونکەم ئینشەڵا من لە قسەی چاک دکتۆر بەرهەم گەلێک نیگەران بوو بە ڕژانی خوێنی هاونیشتیمانیانی ئەو کات بە بڕیارێک شەیدانی هەفتەی شوباتی کردا شەهیدی سەنگەر. من وەکو خۆم گلەیم لە دکتۆر بەرهەم نەبووە چونکە دکتۆر بەرهەم لەگەڵ منا چەند جار قسەی کردو پێی وتم ئەگەرە دەوێت تەقەکەرەکان لە شاری ئەولی بۆ دێم بە دادگا بۆ موافقەتی خۆتان ئێمە دۆسەکەمان ڕوبەرەی پارێزەرەکانمان کردەوە پارێزەرەکانمان ئەوان بێمە ڕاگرن دۆسە لە سلەیمانی بۆ هەولێر نەقڵ ناکرێت پارتیش یعنی باوەڕ و متمانەی بە دادوەرانی شاری سلەیمانی نەبووە ئیتر لەسەر ئەوە ماوینەتەوە هەتا ئێستا. باشە خۆ ئەو کاتیش فەرمانی دەستگیرکردن بۆ تەقەکەرەکانی هەفتەی شوبات دەرچوو. ئەزانی چۆن لەم وڵاتەی ئێمە یاسا دوو جۆرە یاسا باڵە دەستە بەرامبەر بێدەسەڵات لە هەمان کاتیشا خۆی بێدەسەڵاتە بەرامبەر دەسەڵاتدار لەم وڵاتەی ئێمە بەڵێ حکومەتێ بەس حکومەت حکم ناکە شتێک هەیە کە پێڵەن حیزب لە باڵا دەستە لەسەر حکومەتەوە. دۆستایەتێک لە نێوان تۆ دکتۆر بەرهەما هەیە. بەڵێ ئەو دۆستایەتێت چۆنە لە چ ئاستێکەیە؟ وەڵاهی ئیتر ئەو کاتێک کە باڵێن ئەم حادیسێ ڕوویدا و لە شاری سێمانی و لە هەفتەی شوبات و شەید ڕێژوان شەید کرا ئەو کەسەی کە بە دەنگمانەوە هات و لێی پرسیینەوە بەشداری هەممان و دکتۆر بەرهەم بوو. ئێمەش لەو کاتەوە قورسای دکتۆر بەرهەم نەزلی ئێمە جێبووەتەوە وەکو چۆن ئێستا بزوتنەوەی گۆڕان بەڕاستی بە هەموو شێوەک لێمانە پرسێتەوە لە یادەکانە سەردانمانەکە هەوڵیاندا و موچەمان بۆ دامیکردن نەمانویست و هەوڵیانداون عەرزەمان بنێ هەر نەمانویست وتمان تەنها و تەنها تەقەکەر بێت تەسلیم بە دادگاکرێت. واقعی وڵاتی من و تۆ قەراری بۆ دەرەکەی ئەیدەی بە محکەمە ئیدعای ئامەیدا بە محکەمە بەڵام هەندێکی لە دەسەڵاتی حیزبە لە دەسەڵاتی حکوومەت نەبووە لە سلەیمانی چەند کەسێک دران بە محکەمە چەند زابتێک دران بە محکەمە من خۆم ئیلزامم کردن بچنە محکەمەوە چوشنە محکەمە هەندێکی تریان نەچوون چون لە دەرەوەی ئێرە واقعی وڵاتەکەی ئێمە دوو ئیدارەی پێ دەڵێ دەسەڵاتی فعلی حەقیقی جێبەجێکار و تەنها لە حکوومەتانیە بەداخەوە تا ئەم ڕۆژە هێزی پێشمەرگە و هێزەکانی ئەمنی بە تەواوی لەسەر بە حکوومەت نین بە ناو سەر بە حکوومەتن بەڵام بە دەسەڵاتەکانیە بەڵام وەکو بەرهەم من بە دڵنیاییەوە پێت دەڵێن هەوڵماندا هەندێکمان تقدیمی محکەمە کرد چوونە محکەمە هەندێکیشی بەداخەوە نەکراوە هەر نەچوە بچێ ئەمە دۆسەی قانونیە ڕۆژە لە ڕۆژان دەبێ ئەمانە بچنەوە بەردەمی محکەمە. بۆ ساڵی ئەوەی کە لەوە تێگەشتین دکتۆر بەرهەم و کاتەوەکو سەرۆکی حکوومەت بارکی خۆی هەستاوە ئێوە گلەیتان لە لایەنە سیاسەکەی پارتی وەکێتی هەیە کە تەقەکەرەکانیان نەداوە بەدەستەوە بردنیانە دەروی وڵات؟ بۆ نمونە ئەو کاتێک کە دکتۆر بەرهەم ڕێز و زەرا بوومەست لە شاری سێمانی شەی شێرزاد و شەی سوورچێ و لەبەر نەخۆشخانەی چوارباخی ئەهلی
تەقان لێکرا و شەیدیان کردن. ئەمانەی کە شەیدیان سەر بێژێتی نیشتیمانی کوردستان و ئەگەر دکتۆر بەرهەم باڵادەست بووە و توانای هەبووە و لەلایەن حیزبەکەی و ڕێگری لێ نەکرایە و پارتیش تاوکەر یەکێتی نیشتیمانی نەبووە تەقەکەرەکانیان بۆ نیابەدار. دکتۆر بەرهەم هەوڵی هێورکردنەوەی بارودۆخەکەی دەدا بە جۆرێک هیچ هاو نیشتیمانیەک و دەستگایەک زیانی پێنەگات و داخوازیەکانیش جێبەجێ بکرێن. لە مێژووی 27 ساڵەی حکومڕانی هەرێمی کوردستاندا بۆ یەکەم جار وەک سەرۆکی حکوومەت ڕۆشتە ناو هۆڵی پەرلەمان و 8 کاتژمێر وەڵامی پەرلەمانتارانی دایەوە. پرسیارەکەی کە ئینی بەردەرکی سەرا مۆڵەتیان هەیە یانە ئێمە ئێستا خۆگەربین بە ئینی قانونی مطلق قسە بکەین وڵا لەبەر ئەوەی مۆڵەتیان نییە بڕۆین بڵاویان پێ بکەین من پێم وایەوە کارێکی خراپە. کارەکەمان ئەوە بێ ئەو وەزع ئارام بێتەوە حاڵەتێک خوڵقاوە هیوادارم زۆر درێژە نەکێشێ لەبەر ڕسق و کەسابەتی خەڵک بەڵام خەڵک مافی خۆیەتی ناڕزایی خۆی دەربڕێ بۆ چووی خۆی دەربڕێ مافێکی مەدەنیە بە قانون ئەو کارانە بکە حەقی خۆیەتی و هیوادارم خۆپیشاندەران پێش خەڵکی تر چکە ئەوان دەیانەوێ ئەم ڕەوشە بە ئاڕاستەی خزمەتی خەڵک بەرن بە ئاڕاستەی چاکسازی بەرن کارێکی وا بکەین ئەو بازاڕەی سلێمانی لەوە زیاتر نەشڵەژێت. لە مەملەکەتی ئەنفالکراوەکانین لە قەزای چەمچەماڵ لە گەرمیانی پڕ لە خێر و بەرەکات خێرێک کە سوودێکی ئەوتۆی بۆ گەرمیانیەکان نەبووە لە بەردەم ماڵی شەید گەرمیانین. شەید گەرمیان زۆربەی کاتەکانی لەم کۆڵانەدا بەسەردەبرد و یاری دەکرد کۆڵانێک کە خزمەتگوزاری سەرەتایەکانیشی تێدا نییە. دەچینە ماڵی شەید گەرمیان بۆ ئەوەی وردەکاری شەیدبوونی کوڕەکەیمان بۆ باز بکەن. ئەو کوڕەیان کە بەدەستی بەعسیەکان نا بەڵکو بەدەستی هاوخوێنەکانی خۆی شەهید کرا. سلااو لەبێ باوکی شەهید گەرمیان من ڕێبینم سەرچاو باشی دەستپاس لە 25 شوباتی ساڵی 2011 گەرمانی 11 ساڵ لێرە لە قەزای چەمچەماڵ لە بەردەم یەکێک لە بارەکانی حیزبەکان شەهید کرا. ئێستا ئێمە لە ماڵی شەید گەرمیانی گفتوگۆ لەگەڵ دایکی شەید گەرمیان دەکەین. ڕێزان خان سەرتام ئێمە لە دەرەوە قسێکمان کردوتمان لە گەرمیانی پڕ لە خێر و بەرەکەت بەڵامەوە حاڵەکەیەتی هیچ تالیقێکت هەیە لەسەر خزمەتگوزاری و پرۆژە ئەنجامدان بۆ گەرمیان بە شوێکی گشتی و بەتایبەتی ئەم کۆڵانەی کە خۆتانتیانی ئەمە حاڵەکەیمان بینی. لە 2012 تقریبا ئەم کۆڵانەی ئێمە ئاوهایە ینی بەم شێوەیە حکومت زۆر بێباکە لە لایەنی ئەوەی کە پرۆژە بۆ هاوڵاتیەکان کە بەڵام لە داهاتە یەکەمیان هێناوە بۆ ئەوەی کە هەموو داهاتی کوردستان بەرن بۆ خۆیان و شارەکانی چەمچەماڵ و هەموو شارەکانی کوردستان بێ خزمەت بن بەلای ئەوانەوە زۆر ئاساییە و داواشەکەم لە ئەو داهاتی گەرمیان بەڕاستی ئەچێتە گیرفانی کۆمەڵی خەڵکی مافیا ئاسا گەرمیان بەڕاستی بەر لەوەی لە سیاست تێبگە بوو بە قوربانی ململانی چەوتی ئەم دوو حیزبە. کێ هۆکاری شەید بوونی ڕۆڵەکەی تۆ بوو؟ هۆکاری شەید بوونی شەید گەرمیان ئەو مەجموعە خەڵکە بوو کە خۆپشاندانێکیان ساز کرد بە ناوی چاکسازی بە ناوی کۆمەڵایەتی بەڵام لە داهاتوە بینیمان ئەو خەڵکانەی کە خۆپشاندانەکانی چەمچەماڵ بە تایبەتی 25 شوات من ئەتوانم قسەی لەسەرکەم کۆمەڵی خەڵک بوون کە ئێستا پلەپایان پێوەگدۆ فەوج و لیوای پێوەرگیراوە لە ناو پارتیوێکێتیە ئەمانە ڕێخەری خۆپشاندانەکانی چەمچەماڵ بوون و کە چوونە سەر بارەگاکانی پارتیش ئەوانیش زۆر بێویژدانانە تەقاکن بەنا ئەو خەڵکە یعنی ناپرسن ئەمە مناڵە گەورەیە خۆپشاندان ئەزانەیە یا نازانێت بە ئارەزوی خۆیان خەڵکیان شەید کرد یەکێک لەوانە کە ئەوە بوو کە گەرمیانی تا شەید کرا. ژیان پێش هەفتەی شوبات زۆر جیاوازتر بوو لە ئێستا بۆ نمونە موچە زۆر باشتر بوو لە ئێستا بۆ نمونە پرۆژەی قەرزی بچووک قەرزی سلفەی زەواج عقار هەموو شتێک هەبوو. باشە دکتۆر بەرەم ێستا لیستێکی جیا کردوێتەوە و بەشداری هەڵبژاردنەکانە کات چ پەیامێکت هەیە بۆ ئەگەر سەرکەوتوو بێت؟ پەیامی من ئەوەیە پێش هەموو شتێ سەرکەوتوو بێت لە دوای سەرکەوتنەکانیشی بتوانێت یاسا لە وڵاتیا سەروەر بکات. 7 ساڵ زیاترە خانەوادەکەی گەرمیان
یادگاریەکانی پڕۆشەیدەکەیان هەڵگرتووە. چی گرمیان ئەمە لە چکەیەکە لە ملوا بوو شوێنی شەید گرمیانەوە بەڵێ لێرە بەتەواویوانە بزەبەت ئەلێرێ ئەلێوە دێتە دەرەوە لێرە تەقیلەکەن یعنی زۆر بە وحشیگەرانە یعنی ئەوە ناپرسن ئەمە مناڵە گەورەیە ترەمان تەنە لە بەرەوەی بۆمانەوەی خۆیان لەکوێ تەقی لێکرێکەکە بزەبەت ئەلێوە دەکرێتەوە نقطەی حرەساتەکەەوە شەربی کەسی تایە ڕۆژە چل کەسی تایە ڕۆژە لەق من ئاگادارم زۆر کەس باس لەوەکەن کە ئەم بابەتانە بۆ بابەتی سیاسیانی خوێنی شەیدەکانی ئێوە بۆ بابەتی سیاسی بەکارێن هەنێ لایەن هەیە خۆیان کردو بە خاوەنی خوێنی شەیدەکانی ئێوە قبوڵەکەن من وەکو خۆم حەزاکەم هیچ کەسێ مزاری سیاسی بە گەرمیان بکات چوشی گەرمیان مناڵێکە عقلی حیزبیاتی و سیاسەتی نەزانیوە ڕاستەکەی گەرمیان نەحەقی لێکرا بەڵام هیچ کەسێ بۆی نێ مزاری سیاسی پێم خۆش نێ بەڕاستی زۆر مزاری سیاسی پێوەکرات من بە قەنعاتی من ئەمڕۆ بۆ ساحەی سیاسی دکتۆر بەرهەم پیاوێکی لێ هاتووە پیاوێکە قیوا بیکەنە سەرۆکی هەموو عێراق نەکە هەری کوردستان لە بەرەوەی پیاوێکە حەزی لە کوشتن و بڕینە بۆ دەمێکە من دکتۆر بەرهەم لە دوور و نزیکۆ ئەیبینم یعنی حەزی لە کوشت و بڕین نەبووە ئەو شایدی بۆ دەم حەزی بەم شتەش نەبووە لەو کاتانەی کە خۆپشاندانەکانەکرا خەڵک هەندێک داواکاری هەبوو و هەندێک لایەنی سیاسی شەو داواکاریانیان خۆستەوە خۆت وەکو باوکی شەهیدێک چۆن لە پرۆژەکان لە کارەکانی دکتۆر بەرهەم ڕوانی لەو کاتەیە کە سەرۆکی حکوومەت بۆ خزمەتی خەڵکی کردووە من دکتۆر بەرهەم پیاوەتیم لێ بینی کە لە قەراق بوو ئەمانی حەفتەی شوباتی کرد بە شەهید یعنی بێەوەی زەختێکی لەسەر بێ یان یەشێک شارکەدا سەریت ئەو عەمرەی دکتۆر بەرهەم هەر هەبوو کە ئەو عەمرە بەبستم لە خزمەت جگە لە کردی دکتۆر بەرهەم لە ماڵی شەهیدان خزمەتکردنی خەڵک لە پێدانی پێشینەی خانوبەرە پێشینەی هاوسەرگیری لە چەند کارێکی دیکە کە کردی لە بواری تواناسازی گەنجان ئەمانە چۆن تۆکو خۆت هەڵە سەنگێنی ئەوەی من ببینم ئەڵێ لە سەردەمی دکتۆر بەرهەمە هەرزانی بوو پارە زۆر بوو مەعاش هەبوو ئیتر خزمەت گوزاری هەبوو قەرزی بچووک و گەورەش هەبوو ئیتر ئەوانەی هاوسەرگیریانەکە 5 میلیۆن داپێن ئەمە جێگای دڵخۆشیە بۆ خەڵکی کوردستان یانە پیاوە هاستا ئەم عەقڵەتی بەکارێنا زۆر مهم بوو یعنی خەڵک کەس یعنی ئەو فکری نەبوو کە ئەم خەڵکانە ئەوە سوودمەند بێ لێ بەڕاستی دکتۆر بەرهەم شتێکی جوان بوو من وەکو خۆم خانوم کرد بە سلفەی عقار کردم وانە بە تا مردن خانوم بۆ ناکرا من ئەزانی چیە ئێستا هاوپەیمانێتێکی دروست کردووە و دەیەوێت وڵات لە دەستی حیزب و خزمێنە دەربکات و دیموکراسی و دادپەروەری بۆ هەموو لایەک بەدی بێنێت.